سڵاتان لێبێ من دکتۆر گۆران ئەمیر ئەحمەد پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری گشتی و نەشتەرگەری شێرپەنجە و ڕێککاری مەمک لە وڵاتی بەریتانیا خۆشحاڵم بە ئامادەبوونم لە یەکەم لوتکەی شێرپەنجەی مەمک کە لە ڕۆژانی 4 و 5 نۆی ئەم ساڵدا لە سلێمانی لە تاوەری تەندروستی سمارت بەڕێوە ئەچێ بە ڕۆژی یەکەم من بەشدار دەبم بە پێشکەشکردنی وتارێک و سەپەرشتیاریکردنی پانێڵێک بۆ باسکردنی چەند لایەنێکی نەخۆشیەکە لە ڕۆژی دووەمدا بە پێشکەشکردنی نەشتەرگەری ڕاستەوخۆ بۆ ئامادەبوانی لوتکەکە بە تایبەتی ئەوانەی کە لە بواری نەشتەرگەریدان بەشدار دەبم لەماوەی ئەو دوو ڕۆژەدا هەوڵ ئەدەین تیش بخینە سەر لایەنەکانی دەستنیشانکردن و چارەسەرکردنی نەخۆشیەکە و پێشکەشکردنی تازەترین ئەپدەیت لە بواری نەخۆشیەکەدا زۆر خۆشحاڵە بین بە ئامادەبوونتان و چاوەڕوانتان.